وەف ئازارم زۆرە ئاسیا چی بکەم نازانم کەس نایە بەلامە کەسێ نایە بەلامە ئەو قاچەم چاکاتەوە ئەڵێم ئاسیا و هەموو خەسەخانەیەک پۆلیسی لێوە نییە بەرەوەڵە دەڕاکە دووسێ شۆڕتە مۆبانکە بۆچی دەکاکە وەڵالم بلە تەقەی لێکردبوون ئەی ڕۆکورە کاکە بیکە لە ڕای خوا تەقیی خۆ تەقە لێ نەکراوە کورە آخر دەوانە بێن لە کۆڵمان نابێت ئێ باش ئەڵێم ئاربیجی پێوە ناوم ئەی خوای گیان ئێمە تۆ برینارنی کاکەی گیان تۆش کاوشتی واتەیە بەخوا نەگیرە نەجاتمان نابێت ئەی باشە بۆ ئەتوێ بێ بگرت ئێ بە دوای بچین بەری بین کاکە گیان من نەزانم مەقسەد بەکرە کاکە من خۆ بم بە کەفیلی بەریەم جاکە خۆ دەبی بە کەفیل و بەرەڵایەکەی کاتەوە بگرتی وەڵا خۆ ڕاستی دەکەیت دکتۆرە هاو دکتۆرە کەسەلام دکتۆرێکیان بەخێر بێ سپاس چۆنی کاکە ئەو براوە تۆ نەوەڵا کاکە ئەوە چی کاکە تو لەکوێی ماشەڵڵا یاخوا بەخێر بێ سپاس چیتە دڵم ێشێ دڵە خۆ من دکتۆری دڵ نیم من شتێکی کەیان پێوتم قاچ عەزێتی بووە ئەسان چ قاچ سەگە خۆی چاکە بێتەوە عیلاجێکی و دڵم کە خوێنی لێت چیە کاکە ئای بۆ قسانە چیەیەکی قاچ سەگە قاچ چێتی ئەوە چی خۆ من نەمبەستۆتەوە چی وای لێکردووە نە ئەوە قاچە کۆنەکەی ئەوە قاچی زەیتەکەیە زەیتەکە چییە تا تێتەکەێنم خۆم بیر مەچێتەوە ئەمەیانە شکا ئەمە قاچی سەبینەکەیە کەرەکەیە کاکە جۆن قسە بکەوە چییە خەسەخانەی دکتۆرێکیان ئەو مناڵەکەی لەسەری دانیشتووە چی مناڵێکم لەسەری دانیشت و شکا مناڵی چیە مە چییە چ مناڵێ بۆ دانیشتۆ قاچی شکانوە ئاخر مناڵی من طەبیعی نیە حساب کە سایلۆیە دانیشتۆ لەسەری بەرحاڵ بەمە بۆ پێچوە بەو کڕۆ وەئیش ئازار هەیە دڵم بەس تۆ قاچتە دڵی چی ئەخر تەقریبا وەنی خۆی لە دڵەوەیە بۆ قاچ لە قاچی ئۆڕات و ئەیەی بە قوربانە بە قوربانە هەم دکتۆر دۆزێ لەسەر خۆ بەساقەوم دکتۆرە زۆر حەزێتم نییە وەیش باوکە دکتۆرێکیان حەبووی ئازانشتی بۆ نانووسی ئێستا بۆ نووسم بە ئەمێ بۆ پێچمەوە عیلاجی دەردم کە دکتۆر توخوا عیلاجم کە جمکە عیلاجم کە جمکە سەوتیشی خۆشە نەقوربانی خۆم دکتۆریان تۆزە دی ماشەڵڵا کە هەر هەز ناکەم قاچم شکاوە لەسەر خۆ لەسەر خۆ یەک زەڕە ئازارم هەیە طەبیعیە دکتۆر طەبیعیە ئێستا عیلاجیش بۆ نووسم بە قوربانم عیلاجانی بۆ نووسم بۆی وەرگرن باشە دکتۆرێکیان عیلاجی سەرەتاییم بۆ کردووە بی بە بۆ ژووری گەج دوایە باش دکتۆرە ئەو عیلاجانە بیخۆم یا بیخۆم خۆشافم بۆ نەنووسیوە حەبم بۆ نووسیوی بەڵێ خۆی بەڵێ باشە بە قوربانم بەساقەوە زۆر جوان کاکە ئێستا تۆ کێشەی ئەوە تەجارێکە وەڵا حەزم لێیەتی چی دکتۆرێ زۆر جوان بوو ئازارم زۆرە ئاسیا